شاواني وانا بيجن شاواني كعقد اللي اشتانك لاون لبرم بنای خوای گەورە و میرەبان بابەت یاداشت بۆ هەر کەس و لایەنێک کە خۆیان بە خەمخۆری کردی پەروەردە ئەزانن بەڕێزان ئێمە وەک مامۆستای وانەبێژ کە هیچ کات پێمان خۆش نەبووە کە تەنها وانەیەکی قوتابی بفەودێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ناچارین لەبەر ئێستای خۆمان و داهاتووی ئەو نەوەی کە خراوەتە بەردەستمان ئێمە هەڵوێست وەربگرین بۆ وەرگرتنی مافی خۆمان کە تەنها خۆی لە دامەزراندنا دەبینێتەوە بەردەوام دەبین لە بایکۆت و هەڵوێستی مەدەنیانەمان هەتا دەگەین بە مافی خۆمان کە دامەزراندنە. خۆم نزیکەی 2 ساڵەوانە بێژم بەڵام تا ئێستا هیچ جوابێکی تەواومان پێ نەدراوەتەوە و ئێمە هەتاوەکو جوابێکی تەواو و قەنەعەتکەرمان پێ نەدرێت بە هیچ شێواز لەم چالاکیە مەدیانی خۆمان نایەنین تاوەکو مافەکانی خۆمان بەدەست نەهێنین ئێمە داواکاریمان تەنها ئەوەشە کە بکرین بە ڕەسمی بۆەوەی ئێمەش وەکو تاکێکی ئەم وڵاتە مافی تەواوی خۆمان بەدەست بێنین بەڕاستی ئێمە تەواو کراوین بە کۆیلە لە ژێر ناونیشانی وانەبێژی. من ئێستا خۆم کەسێکی تەنیا مەگەر خێزانم لەسەر بێت و بمەوێت کەسەکانی خێزانەکەمی پێبژێنم بەڕاستی ناتوانیت چونکە بای ئەوە نییە ئەگەر بەشیشم کات مادەم لە ژێر ناونیشانی کرێکاریە و من کرێکاریەکەم لە بری دەرسێک ئەگەر من دەرسەکەم نەخوێنم پارەی ئەو دەرسە وەرناگرم ئەگەر ڕۆژێک نەڕۆمە بۆ داوامەکەی خۆم پارە وەرناگرم کەواتە ئێمە کرێکارێک بێ ئەوەی هیچ شەهادەیەکی هەبێ ئەڕوا ئیشی خۆی کات و ڕۆژی 30,000 25,000 وەرەگرێ بەڵام ئێمە چەند ساڵ 16 ساڵ شەهادە بەدەست بێنە و خوێندنی خۆ تەواوکە ئەگەر ڕۆژێک یەک دەرس نەخۆش بینە ڕۆیتە پۆلەکەتەوە ئەو پارە بۆ حساب نییە ئەمە چ ویژدانێکە ئەمە چ حکومەتێکە بەڕاستی ئێمە گەلێکی بێباوکین ئێمە بە هیچ شێوەیەک باوکمان نییە گەلێکی بێباوکین هیچ کەسێک لێمان ناپرسێت ئاکاری ئێمە تەنها دامەزراندنەوە و یعنی شتێک نییە کە زۆر گەورە بێت لە ئاستی حکومەتە ئێمەش حکومەت بە حکومەتی خۆمان نەزانین بۆی داوایان لێەکەین ئەگەر ئەوان ئێمە بە کوڕی خۆیان نازان و بە بەرپرسی وڵاتە نازانن بۆچی بەرپرسیارەتی هەڵەگرن ئێمەش داوامان لە حکومەتە تەنها دامەزراندنە مامۆستا هەیە لە مانگی دووسەیە وەکو خۆم ئێستا من مانگی 2,000 وەرگرت 54,000 داوە بە ڕێگای هاتوچۆ 18,000 ماوەتەوە ئایا 18,000 دەتوانێت ماف و ژیان بۆ مامۆستایەک دابینکە هەنی ئەبێت کاربەتەسان جوابێک لە مامۆستایانی وانەبێژ بدەنەوە بزانن وەزعیان چییە ژیانیان چیە بەڕاستی مامۆستای وانەبێژ هەمیشە لە دوودڵی و قەڵەقیایە پێویستە مامۆستا لە کەشەوایەکی باش و جێگیرایە بۆی بتوانێت دەگوانەکانی بە جوانترین شێوە بڵێتەوە و دڵنیام زۆربەی مامۆستایانیش بەڵام بەداخەوە